خوێندکاری ژیر بە هیوای کاتێکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمی بناڕەتی لاپەڕا 126 ئەگەر ماوە هەبوو 127ش لاپەڕا 126 بابەتی کۆڵ ببورن بابەتی کۆڵکەکان و چەند جارەکان کۆڵکە وە چەند جارە ئەلێرە ئەوتە بابەتەکە کۆڵکەکان و چەند جارەکان لێرانە لە کۆڵکەکان و چەند جارەکان گرنگترین شت ئەو خشتەی لێکدانەیە کە ئەوەندە بە باشی نووسرایتەوە هەمیشە بەکاربینە هەمیشە ئەو لاپەڕەی بکەوە ڕەنگە زۆربەی زۆری پرسیارەکان بتوانین بە خشتەی لێکدان وەڵام بدەینەوە لێرە لە ژمارە 1 هەتا 12 بە ئاسۆی بەستونیش دیسان 1 هەتا 12 کەواتە پێشتر خشتەکان هەر هەتا دەبوو ئەوە باشترین خشتەیە کە دروست کرابی هەتا ژمارە 12 زۆر بە باشی هەموو ژمارەکان چەند جارەکانیان و کۆڵکەکان لێرە دەبینینەوە با بزانین کو خشتەی لێکدان بەکاربهێنە هەتاکو دوو ژمارە بدۆزیتەوە ئەنجامی لێکدانیان بکاتە 24 ئەمن دەچم لێرە لە ژمارە 24 دەگەڕێم دەبینم 24 بۆ وێنە لێرە هەیە 24 دەبینم 24 لێرەش هەیە ئەوش 24 دەبینم 24 لێرەش هەیە ئەوش 24 دەبینم 24 لێرەش هەیە کەواتە کامەی هەڵبژێرم هەر ڕاستە ئەگەر هاتوو ئەمن ئەو 24 شینەم هەڵبژارد کەواتە بە ئاسۆیی هێڵک دەچێشم بە شین هەتا دەگەمە ئەو ژمارە 3 پاشان دیسان هێڵەکی تکەش دەچێشم ئەو جارەی بە زەرد هەتا دەگەمە ژمارە 8 لەسەرەوە ئەوجا ئەمن دەزانم کە 24 چەند جارەی ژمارە 8 و ژمارە 3 واتە 3 جاران 8 دەکاتە 24 دەتوانم بنووسم 3 جاران 8 یان دەتوانم ئەو 24 سەوزەی وەرگرم دیسان هێڵک بچێشم هەتا دەگەمە ژمارە 4 دیسان لەسەرەوەش هێڵک بچێشم هەتا دەگەمە ژمارە 6 ئەوجە دەزانم کە 24 چەند جارەی ژمارە 4 جاران 6 4 جاران 6 ئەو 24 ئێرەش هەر هەمان شتە 6 جاران 4 یان 4 جاران 6 هەر یەک شتە ژمارەی ئێرەش 24 8 جاران 3 هەر یەک شتە لە 3 جاران 8 کەواتە دوو 24یان وەکو یەکن کە دەکاتە 4 جاران 6 دوو 24ەکەی دیش دەکاتە 3 جاران 8 یان 8 جاران 3 لێرە لە کتێبەکەی کامە نووسرایە لە کتێبەکەی نووسرایە 6یان هەڵبژاردیە لەگەڵ 4 کەواتە 24 چەند جارەی ژمارە 4 و 24 چەند جارەی ژمارە 6 هەمیشە چەند جارەکان دەبی چەند جارەی دوو ژمارە بی ئەو جەز ژمارە 6 و ژمارە 4 چیان پێ دەڵێن لێرە ئەو ژمارە 4 چی پێ دەڵێن پێ دەڵێن کۆڵکە ژمارە 6ەکەش چی پێ دەڵێن ئەوش پێی دەڵێن کۆڵکە کەواتە 6 و 4 کۆڵکەی 24ن 24یش چەند جارەی ژمارە 4 هەروەها چەند جارەی ژمارە 6 چەند جارەی ژمارە 8 چەند جارەی ژمارە 3 ژمارە 3 بەڵێ کەواتە 24 چەند جارەی زۆر لە ژمارەکانە لێرە تەنیا دوو ژمارەیان وەرگرتیە 6 و 4 کەواتە کۆڵکە ئەو ژمارانەنا کە هێمای لێکدانیان لەما بەینەیە چەند جارەش ئەو ژمارەیە کە وەڵامی لێکدانە ئەوە کەواتە ژمارە 6 کۆڵکەیە دەتوانی خشتەی لێکدان بەکاربێنی بۆ ئەوەی
چەند جارەی ژمارە 4 ببینیەوە، هەموو چەند جارەی ژمارە 4 بریتیە لە ئەنجامی لێکدانی 4 لە ژمارەیەکی سروشتی. واتە ئەگەر من بێمە لای 4 یەکێک لێم بپرسی چەند جارەکانی 4 چییە؟ ئەمنیش دەڵێم 4 جاران 1 4 4 جاران 2 8 4 جاران 3 12 4 جاران 4 16 4 جاران 5 20 4 جاران 6 24 و هەتا دوای هیچ کاتێک کۆتایی نایە، هیچ، هەتا دەتوانم بنووسم. ئەگەر چەند جارەکانی 5 لێم بپرسن، هەموو ئەوانە چەند جارەی 5، هەموو ئەوانە چەند جارەی 5 بە دوو جۆر هەیە، بە جۆری ئاسۆیی و بە جۆری ستونی. هەموو یەک شتە ئەگەر تەمەشاکەن 5 10 15 20 لێرەش 5 10 15 20 کەواتە لە خشتەی لێکدان چەند جارەکان هەموو هەیە، کۆڵکەکان هەموو هەیە، بێگومان هەتا ژمارە 12 لە 12 گەورەتر جێ نەبووە بنووسن لێرانە. کەواتە ژمارە دەتوانی ژمارە کۆڵکە بی، دەتوانی ژمارە هەمان ژمارەش چەند جارە بی. واتە ئەگەرە من لێرانە بۆ وێنە ژمارە 4 چەند جارەی 2، لە هەمان کات ژمارە 4 کۆڵکەی ژمارە ئەگەر 4 لێرانە ببینم کۆڵکەی ژمارە 16ەیە، چونکە 4 جاران 4 دەکا 16. واتە ژمارەکان کۆڵکەنا و چەند جارەشن. لە خشتەکە سەیری ڕێزەکانی ستونی ژمارە 4 بکە، چەند جارەی ژمارە 4 بریتیە لە 4 8 12 16 20 24 وەچی گۆتمان لێرەش 4 16 18 20 ئەوەی وەردەگرینیان ئەوە هیچ کێشە یەکامە دیسان 4 16 18 20. ئەو خشتەی لێکدانە ئەوەندە سوودی هەیە، ئەوەندە گرنگە کە باس ناکرێ. 24 بنووسە وەک ئەنجامی لێکدانی ژمارە 3 لەگەڵ چ، وەک ئەنجامی لێکدانی 3 ژمارە. ئەمن دەچمە لای 24 لێرە، ئەو 24 یەکەم جار تەمەشا دەکەم چ جاران چ دەکا 24 لێرانە 8 دەچمە سەرەوە، بابە زەردی بنووسم چونکە سەرەوە هەتا دەگەمە 3 واتە 3 جاران 8 دەکاتە 24 ئەوە دەنووسم پێش هەموو شتێک ئەوەی دەنووسم 3 جاران 8 لێرە دەنووسم 3 جاران 8 دەکا 24. دوایە چ دەکەم چونکە دەرێ 3 ژمارە و تەنیا 2 ژمارەیە 1 2 بەڵام دەرێ 3 ئەو 8ش دەتوانم بنووسم وەکو چ، لێرە تەمەشای 8 کەم 8 دەنووسم وەکو 4 جاران ڕاست و ڕاست جاران 2 چونکە 8ش دەکات 4 جاران 2 یان 2 جاران 4 هیچ کێشە نیە. کەواتە ئەو 8ەی ئێستا دەستڕمەوە دەنووسم 2 جاران 4. ئێستا ژمارە 24 نووسی وەکو کۆڵکەی وەکو لێکدانی 3 ژمارە. ژمارەکان چنە 3 و 2 4 ئەگەرە من لێک بدەم دەکاتە 24. واتە یەکەم جار 2 کۆڵکەی بنووسە، دوایە یەکێک لە کۆڵکەکان ئەویش 2 کۆڵکەی دیشی لۆویش بنووسە. هەنگاوی یەکەم 24 بنووسە وەک ئەنجامی لێکدانی، لێرە 6 و 4یان وەرگرت، ئەمن 8 و 3 وەرگرت، هەر یەک شتە 6 جاران 4 دەکا 24. ئەوجە دوایە ئەمن دەزانم 6ەکەش کۆڵکەیە چونکە 2 جاران 3 دەکا 6 کەواتە 24 دەنووسم وەکو 2 جاران 3 جاران 4. واتە ئەگەر 8ش وەربگرم یەکەم جار لە کۆتایی هەردەگەمە هەمان ئەنجام واتە 3 ژمارە 2 3 و 4. ئێستا لێرە تەواو بووم بێمە لای ساغکردنەوە. خشتەی لێکدان بەکار بینە بۆ دۆزینەوەی کۆڵکەی بۆ وێنە 18. ئەم دەچم لە 2 هەژدەی دەگەڕێم بزانم 18 لە چێ لە خشتەکەی. بێگومان ئێستا 18 لە 2 3 جێی دەبینمەوە، هیچ کێشە نیە کامە 18 وەردەگرم. ئەگەر من ئەو 18م وەرگرت لێرە ئەو 18
ڕاست و ڕاست بە ئاسۆی دەچم هەتا دەگەمە ژمارەی 3 ئەوجا پاشان دیسان لێرەوە ڕاست و ڕاست دەڕۆم هەتا دەگەمە ژمارە 6 واتە 18 ئەنجامی لێکدانی 3 جاران 6 یان 6 جاران 3 هیچ جیاوازی نییە. ئەگەر ئەو 18م وەرنەگرت لە بیرم چوو ئەو 18م وەرگرت لێرە هەمان شتە هیچ کێشە نییە دەتوانم 18 ئەنجامی لێکدانی 6 لەگەڵ 6 لەگەڵ واچینە سەرێ لەگەڵ 3 کەواتە 3 جاران 6 دەکا 18 لێرە بەو جۆرەی کە وەکو لێرانە دیسان 6 و 3 بوو دیسان لێرە 6 و 3 دەکاتە 18 کەواتە کامە 18 وەرگرم ئەدی ئەگەر ئەو 18م وەرگرت ئەوەش دەکاتە 9 جاران 2 ئەویش هەر ڕاستە 9 جاران 2 2 جاران 9 3 جاران 6 کامەی دەنووسی هەمووی ڕاستە ئەمە لێرە دەنووسم 18 دەکاتە یەکسانە بە 3 جاران 6 بۆ وێنە 3 جاران 6 ئەدی 24 زانیمان کە دەکاتە 6 جاران 4 یان دەکاتە 3 جاران 8 بە کەیف خۆت کامەی دەنووسی ئەویش هەر ڕاستە 3 جاران 8ش دەکات 24 ئەدی ژمارە 63 دەچم دەگەڕێم لە 263 لە خشتەکە هەتا 63 دەبینمەوە 63 لێرە هەیە دیتمەوە لێرەش هەیە کامەی وەرگری هەر ڕاستە ئەگەر ئەو 63م وەرگرت لێرە 63 دەچم دەگەڕێم هەتا دەگەمە کۆتایی 9 ئەوە 9 ئەو جارەی دیسان بە ڕاست و ڕاستی دەچمە سەرەوە هەتا دەگەمە ڕیزە زەردەکە 7 کەواتە ئەمن ئەگەر 7 و 9 لێک بدەم 63 دەردەچی کەواتە کۆڵکەکانی 63 دەکا 7 جاران 9 یان 9 جاران 7 هەمان شتە چ 7 جاران 9 چ 9 جاران 7 دەکاتە 7 جاران 9 یان دەکاتە 9 جاران 7 هەر یەک شتە لێرە بەو جۆرەی دەتوانین کۆڵکەکان ببینینەوە چەند جارەکان ببینینەوە هەرچمان بوێ دەربارەی کۆڵکە و چەند جارە هەتا ژمارە 12 دەتوانم لەو خشتە ڕێک و پێکەی بەدەست بینم. ئێستا با بچمە لاپەڕەکەی دیکە لەو لاپەڕەیە هاتمە کۆتایی وا بزانم زۆر لاپەڕەکی ئاسانە هەتا ڕادەیەک لێرە چ نووسرایە خشتەی لێکدان بەکاربینە بۆ ئەوەی 5 چەند جارە بۆ هەر ژمارەیەک بدۆزیەوە واتە چەند جارەی 3 5 چەند جارەی 3 ببینەوە ئەمنیش دەچمە لای خشتەی لێکدان دیسان لاپەڕەکەی دیکە دەچمە لای ژمارە 3 بە کەیفی خۆم ئایا ئەوها بچمە لای ژمارە 3 ئەوها یان بە ئەستوونی یان ئاوا هیچ کێشە نییە یەکە چە هەڵدەبژێرم ئەمن ئەوها 3 دەڕۆم 5 دەنووسم 5 لەو ژمارانە کەواتە 3 دەنووسم 3 جاران 1 3 6 دەنووسم 2 جاران 3 6 9 دەنووسم 12 دەنووسم ئەو بۆ 4 15 دەنووسم ئەو بۆ 5 ئەگەر سەیەکەی یەکەم جار نەژمێرم 8 دەنووسم کەواتە دەنووسم چەند جارەکانی 3 6 9 12 15 8 ئەوە 5م نووسی ئەگەر 6 بنووسم 21 دەنووسم 7م بووە 24 دەنووسم بەڵام لەو پرسیارەی تەنیا 5 بەسە دەگەڕێمەوە لای پرسیارەکان ئەدی 5 ژمارە 5ش دەبی 5 چەند جارەی بنووسم وا بزانم 5 ئاسانترین ژمارەیە چەند جارەکانی هەموو کەس دەزانی 5 10 15 20
25 15 15 20 25 30 هەموو کەس چەندجارەکانی پێنجی دەزانی. ئەدی چەندجارەکانی 6 لێرە پرسیاری 6 ئەویش ئاسانە دەنووسم 6 12 18 24 لەگەڵ 6 دەکا 30 ئەوە پێنجم نووسی ئەگەر بمەوێ 36 دەنووسم ئەگەر ئەو شەشەی نەژمێرم ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3 ئەوە 4 ئەوە 5 نووسرا بوو پێنجی بنووسە تەنیا 5 چەند جارە 5 جار بنووسە ئەگەر خشتەی لێکدان نەزانم دەچم بێگومان تەماشای خشتەی لێکدان دەکەم بەڵام ئەمن چونکە نامەوێ هەموو جارێ بگەڕێمەوە لاپەڕەکەی پێشیوی تۆزەک ئاسان نییە گەڕانەوە لەو لێرە. ئێستا دێمە لای هەر ژمارەیەک بنووسە وەک ئەنجامی لێکدان سێ کۆڵکە. لێرە دوو کۆڵکەی ناوێ واتە نایەوێ ئەمن بنووسم 16 دەکاتە 4 جاران 4 چونکە هەر دووە دەبی چ بکەم دەبی ئەو چوارەش یان ئەو چوارەش بکەمە دوو کۆڵکە واتە بنووسم 4ش دەکاتە 2 جاران 2 واتە بنووسم 2 جاران 2 جاران 4 ئەوە دەبیتە سێ کۆڵکە واتە سێ ژمارە لە یەک دەدەم دەبیتە 16 کەواتە چ دەکەی خوێندکاری ژیر ئەگەر پرسیاری ئەوها هەبوو 16ەکەی دەنووسی دەچیە خشتەی لێکدان بزانی 16 دەکاتە چ 16 دەکاتە 4 جاران 4 لە هەمان کات دەکاتە 8 جاران 2 یان 2 جاران 8 کامەیان دەنووسی سەربەستی ئازادی کە نووسیت 4 جاران 4 یان 2 جاران 8 ئەوجا یەک لە چارەکانیش دەکەیە کۆڵکە کامەت کردە کۆڵکە هیچ کێشە نییە بۆ وێنە چاری یەکەم دەکەمە کۆڵکە یان چاری دووەم چونکە چاریش دەکاتە 2 جاران 2 ئەوجە دەکاتە ئەو چارەی وەکو خۆی دەینمە خوارێ ئەوە ئێستا سێ کۆڵکەم نووسی ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3 بۆ ژمارە 16 سێ کۆڵکە نووسرا بەو جۆرەی توانم کۆڵکەکان یەکەم جا دووی بنووسی دوایێ یەک لە کۆڵکەکانیش بکێ دوو کۆڵکە دەبیتە سێ پرسیارەکەی دیکە سێ کۆڵکەی لۆ بنووسم یەکەم جار دەنووسم 30 دەکاتە 10 جاران 3 لە خشتەی لێکدان ئەو جا دەیەکەش دەکاتە 2 جاران 5 ئەویش لە خشتەی لێکدان سێکەش وەکو خۆی دەینمە خوارێ ئەوە سێ کۆڵکەم نووسی لۆ ژمارە 30 بگەڕێمەوە بزانم لە چێن دەرێمە ئێستا ژمارە 36 ئەویش سێ کۆڵکەی لۆ بنووسم یەکەم جار دوو کۆڵکەی دەنووسم 36 دەکاتە 6 جاران 6 ئەوجا 6ش دەکاتە ئەو شەشەکەی دیکە وەردەگرم 6ش دەکاتە 2 جاران 3 ئەوە سێ کۆڵکەم نووسی ئەگەر داوا کرا بە 4 کۆڵکەی بنووسم 6 یەکەمیشم دەکردە 2 جاران 3 ئەوجا 6 دووەمیش 2 جاران 3 ئەوە 4 کۆڵکەم دەنووسی ئەوە 1 کۆڵکە ئەوە 2 کۆڵکە 3 کۆڵکە 4 کۆڵکە بزانە چەند کۆڵکەی لەم دێ ئەگەر تەنیا 2 کۆڵکەی ویست 2 دەنووسم 3 ویست 3 دەنووسم 4 ویست 4 دەنووسم ئەو بە ئەوە بزانە داواکاریەکە چییە لێرەش تەواو بووم دێمە لای ڕاهێنان و شیکاری پرسیارەکان تێبینی خوێندکاری ژیر هەمیشە خشتەی لێکدان بەکاربینە کەواتە خشتەی لێکدان دیارە زۆر گرنگە بۆ دۆزینەوەی کۆڵکەکانی هاوبەشی هەر ژمارەیەک 64 ئەگەر چووی خشتەی لێکدانت بەکارهێنا 100% دەگەیە ئەو ئامانجەی ئەو ئەنجامەی کە 64 دەکاتە 8 جاران 8 نەینووسێت چەند کۆڵکەکانی هاوبەشی هەر ژمارەیەک لێرە نازانم ئایا
دوو کۆڵکە بەسە یان زیاتری بنووسم، هەشتیش دەکاتە دوو جاران چار و ئایا بەسە یان بەس نییە؟ ئەوە زۆر ڕوون نییە، چونکە چاریش دەکاتە دوو جاران دوو، کەواتە دەتوانم زۆر کۆڵکەی بنووسم لۆ ژمارە 64. بەڵام ئەم لێرە دوو بنووسی 72 دیسان لە خشتەی لێکدان دەکاتە 9 جاران 8. کۆڵکەکانی هاوبەش دەکاتە 9 جاران 8، 9 دەکاتە 3 جاران 3، 8 دەکاتە 2 جاران 4، چاریش دەکاتە 2 جاران 2. واتە ئەگە کۆڵکەکان هەمویان بنووسم دەبی بنووسم 3 3 2 2 2. کۆڵکەکانی 72 لەوەی 2 جاران 2 دەکات 4 4 جاران 2 دەکات 8 8 جاران 9 دەکاتە 72. ڕەنگە مەبەستی ئەوە بی هەموو کۆڵکەکان بنووسم نەک تەنیا دوو، کەواتە لێرانە بۆ وێنە 20 20 دەکاتە 10 جاران 2، 10 دەکاتە 2 جاران 5، ئەوجە جاران 2. هەموو کۆڵکەکانمان نووسی، تەنیا ئەو سەیە زیاتر ئەگەر بمانەوێ یەکیش بنووسین، یەکیش هەر کۆڵکەیە، 20یش بەخۆی هەر کۆڵکەیە، بەس وا بزانم جارێ پێویست ناکە. ژمارە 7 ئەوەی ڕاستی بی بزانم چمایە لێرە، ژمارە 49 49 دەکاتە 7 جاران 7. ئەدی ژمارە 7 ژمارە 7 ناتوانین دابەشیکەین بەسەر هیچ شتێک، کۆڵکەکانی تەنیا 1 و 7 بەخۆیتی، واتە 1 جاران 7 هەردوو کۆڵکەی هەیە ژمارە 7. خشتەی لێکدان بەکاربینە بۆ 5 چەند جارە بۆ هەر ژمارەیەک، واتە پاشی 2 جاران 1 2، 2 جاران 2 4، 2 جاران 4 2 جاران 3 6، 2 جاران 4 8، 2 جاران 5 10، 2 جاران 6 12. ئەوە چەند جارەکان دەنووسین لە خشتەی لێکدان دەینم، هەموو لە خشتەی لێکدان هەیە. 7 9 چەند جارەی 9 دەبی ئەوی بگەڕێمەوە خشتەی لێکدان، چونکە ئاسانترە بۆ منیش بزانم ئەلێرە چەند جارەکانی 9 ئەوەتە 9 9 چەند جارەکانی 9 5یان دەنووسم 9 18 27 45 54. ئەوە چەند جارەکانی 9 5 لەوانە دەنووسم، ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3 ئەوەش 4 ئەوەش 5. چونکە 2 جاران 9 دەکا 18، 3 جاران 9 دەکا 27، 4 جاران 9 دەکا 36، 5 جاران 9 45، 6 جاران 9 54. ئەوجە ئایا ئەگەر 9یەکەش بژمێرم کەواتە هەر هەتا 45 دەنووسم، ئەگەر 9یەکەش نەژمێرم کەواتە لە 18 دەنووسم هەتا 54. ئەوە چەند جارەکانی 9. بگەڕێمەوە لێرانە چەند جارەکانی 11. با بگەڕێمەوە چەند جارەکانی 11 بنووسم لێرە، چمە لای ژمارە 11. لەبەر هەندێ ئەمن لاپەڕەکان ناگۆڕم، زۆر ئاسان نییە گۆڕینی لاپەڕە لەو بەرنامەیە. چەند جارەکانی 11 11 دوایە 22 ئەوجە 33 ئەوجە 44 ئەوجە 55 پاشان 66. ئەوە ئەگەر 11کەی نەژمێرم. چەند جارەکانی 11 لێرە دەتوانم بینم، دەتوانم لێرەش بینم. چەند جارەکانی 11 11 22 33 44 55 66 هەتا دوایی، بەڵام تەنیا 5 لە من ویستی، ئەمیش 5 دەنووسم. ئەوەش تەواو بوون. لێرە بگەڕێمەوە لاپەڕەکەی دیکە. هەر ژمارەیەک بنووسە وەک ئەنجامی لێکدانی 3 کۆڵکە. ببورن 3 کۆڵکە لۆ ژمارە 18. 3 کۆڵکە یەکەم جا 2 کۆڵکەی دەنووسم،
لە خشتەی لێکدان دەزانم 2 جاران 9 دەکا 18 ئەوەی دەزانم. ئەو جە 9یەکەش وەکو 2 کۆڵکەی دەنووسم، ئەویش دەکاتە 3 جاران 3. ئەوە 3 کۆڵکەم نووسی لۆ ژمارە 18. ئەوە کۆڵکەی یەکەم، کۆڵکەی دووەم و کۆڵکەی سێ. ئەوە سێم نووسی. یەکەم جار هەمیشە دووی بنووسە خوێندکاریژی، دوایە یەک لە کۆڵکەکانیش بکە. 2 کۆڵکەی دی 50 لە خشتەی لێکدان 10 جاران 5. دەیەکەش لە خشتەی لێکدان دیسان 2 جاران 5. بەخۆشم جاران 5م هەبوو ئەو سۆرە. ئەوە 3 کۆڵکەم نووسی لۆ 50. 2 یەک کۆڵکەیە، 5 یەک کۆڵکەیە، 5ەکەیش یەک کۆڵکەیە. بە ئاسانترین شێوە یەکەم جا دووی بنووسە، دوایەکە کلەوانیش بکە 2 کۆڵکە. 28 دەینووسم وەکو 4 جاران 7 دەکا 28 لە خشتەی لێکدان. ئەو جا چارەکەش دەکەمە 2 جاران 2. بەخۆشم 7م هەبوو، ئەوە 3 کۆڵکەم نووسی لۆ ژمارە 28. ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3. هەمووی لە خشتەی لێکدان، هیچم بەخۆم نەکردیە. دێمە لای پرسیاری 22. 1 و 2 کۆڵکەنە بۆ ژمارە 32. هەموو کۆڵکەکانی ئەو ژمارەیە کە ماون بنووسە. باشە، ئەمن 32 دێنم دەنووسم یەکسانە بە دەکاتە 2 جاران 16. ئەو جا 16ەکەی دەینم، ئەو دووەکەی وەکو خۆی دەنووسمەوە، جارانەکەی دەنووسمەوە. 16ش دەکاتە 2 جاران 8. ئەوە 3 کۆڵکە. دیسان 8ەکەش دەکاتە 2 جاران 4. 8ەکەش دەکاتە 2 جاران 4. دیسان 4ەکەش دەکاتە 2 جاران 2. کەواتە ئەوها دەینووسم 2 جاران 2. کەواتە ژمارە 32 کۆڵکەکانی چەندە؟ 1 2 3 4 5 بێجگەلە بێگومان یەکیش هەر کۆڵکەیە، 32 بەخۆشی هەر کۆڵکەیە. بەڵام ئەمن تەنیا ئەوەندەم نووسیە لێرە 2 جاران 2 جاران 2 جاران 2 جاران 2 واتە 5 2. ئەگە جاران یەک بکەین دەکاتە 32. ژمارە 9 تەنها 3 کۆڵکەی هەیە. ئایا دەتوانی ژمارەیەکی تر بدۆزیەوە تەنها 3 کۆڵکەی هەبی؟ ئەوەی ڕاستی بی خوێندکاری ژیر ژمارە 9 4 کۆڵکەی هەیە. ئەویش 1 جاران 9 ئەوە 2. 9یەکەش دەکاتە 3 جاران 3 3 جاران 3 ئەوە 3. پاشان ئەوەی ڕاستی بی 9ش هەر کۆڵکەیە، بەڵام مەبەستی ئەوەیە کە ژمارەکە بەخۆی ناتەنیا کۆڵکەکانی دیکە بێجگە لە 9 3 کۆڵکەیە. چیت کە ژمارە کە 3 کۆڵکەی هەیە؟ ژمارە 6 ئەگەر بینم 6 دەکاتە 1 جاران 6. 6ش لێرە دەکاتە 2 جاران 3. ئەویش 3 کۆڵکەی هەیە ئەگەر بەو ئەو هابی. ئەدی ژمارە 4 بزام ئەویش 3 کۆڵکەی هەیە. 4 دەکاتە 1 جاران 4. ئەو جە 4ەکەش دەکاتە 2 جاران 2. کەواتە ئەویش 3 کۆڵکەی دەتوانم بڕێم هەیە. ئەدی ژمارە هەر ئەو ژمارانەنە کە 3 کۆڵکەیان هەیە. ئێستا دێمە لای خشتەکە تەواو بکە. پرسیاری 24. خشتەکە تەواو بکە. ژمارەکم هەیە کۆڵکەکانی دەنووسم. ژمارە 8 دەکاتە 2 جاران 4. 4ش دەکاتە 2 جاران 2. واتە دەتوانم ئەوها بنووسم. ئەگەر ژمارەیەکیش بنووسم بێگومان هەمیشە دەتوانم ژمارەیەکیش بنووسم. هەموو ژمارەکان کۆڵکەیەکیان هەیە. ئەدی 12 دەکاتە 2 جاران 6. بەڵام 6ش دەکاتە 2 جاران 3. کەواتە دەتوانم بنووسم 3. هەمیشە دەتوانم یەکیش بنووسم. ئەدی 10 دەکاتە 2 جاران 5. ئەگەر بمەوە یەکەکەش دەنووسم. هەمیشە دەتوانم 1 بۆ هەمویان زیاد بکەم.
ئەدی ژمارە 5 ژمارە 5 تەنیا یەک جاران پێنجی هەیە ئەوە کۆڵکەی ژمارە 5 ئەدی هەژدە دەکاتە 6 جاران سێ بەڵام شەشەکەش دەکاتە 2 جاران سێ واتە دەتوانم بنووسم 2 جاران سێ ئەوە 6 ئەو جاران سێ ئەوە هەژدە ئەدی هەفت تەنیا یەک جاران هەفتی هەیە تەنیا یەک جاران دوو کۆڵکەی هەیە یەکەچیان بە خۆیتی ژمارەکە یەکیشیان ژمارە یەکە وابزانم لێرە خوێندکاری ژیر بێمە کۆتایی ئەوانەیە ئەو پرسیارانەی کەماینە لە وانەی داهاتوو شیکاریان دەکەم هەتاوانەی داهاتوو هەر بژی